تۆبۆگرافیا و سروشتی هەورامان وا هەڵکەوتووە پلەی گەرما بۆ ماوەی زیاتر لە 5 مانگ زۆر نزم دەبێتەوە بۆ ژێر پلەی 0 سەدی لە کەش و هەوایشدا گژوکیان ناتوانێت گەشە بکات. زۆربەی کاتەکان ئەم ناوچەیە بە بەفردا پۆشراوە. ئەمە ژوا دەکات هیچ شوێنێک نامێنێت بۆ لەوڕاندنی ئاژەڵەکان. دەبێت بە درێژایی ئەو ماوەیە ئاژەڵەکان لە ناوگۆڕ و شوێنی گونجاو دابن بە مەبەستی دابینکردنی ئالیکی پێویست بۆیان. دیاراماش تێچوویان زۆر زیاد دەکات و قازانج سەریمایە دەخوات. بەمانایەکی تر ناوچەی هەورامان گونجاو نییە بۆ بەخێوکردنی ئاژەڵ. ئەمە شوای کردووە ببێتە هۆکارێک بۆ دوورکەوتنەوە لە ژیانی شوانکاری و دروستبوونی هۆز و ژیانی کۆچەری. جغرافیای ناوچەکە وای کردووە زۆرتر خەڵکێکی پیشەگەر و دەستڕەنجینیان لێ دەربچێت. تەمان هەورامان بەگشتی ئەگەر باسێک لە سنوورەکەی بکەین وەکو پێشەکیەک باسێک لە سنوورەکەی بکەین پێم وایە لە سنەوە دەست پێ ئەکا لە خۆرهەڵاتەوە هەتاکوێتەوە منتیقەی شارەزوور لە خۆر ئاواوە لە خواریشەوە لە منتیقەی کرماشان و جوانڕۆوە دەست پێ ئەکا هەتاکو ئەچێتەوە منتیقەی مەریوان. تەمان ئەمە قسمێکی ئەکەوێتە کوردستانی عێراقەوە و بەشێکیشی ئەکەوێتە کوردستانی ئێرانەوە. ئەوەی کە لێرە ئێمە مەبەسمانە زیاتر ئەو بەشەیە کە ئەکەوێتە کوردستانی عێراقەوە. دیارە منتیقەی هەورامانیش وەکەوەی کە دابەشیان کردووە هەورامانی لهۆنەوە هەورامانی تەختە و لهۆنی عێراق و لهۆنی ئێران و شامیان و ژاوەڕۆ و هەورامانی ڕەزا و وەکو بەشکردنەکە. بەڵام زیاتر ئێمە کە ئەگەر مەبەسمان بەشە کشت و کاڵیەکەی بێت تەمان ناوچەی هەورامانیش وەکو هەموو ناوچەکانی تر دیارە بە تایبەتی ناوچەی هەورامانیش لە زۆربەی ڕوانگەکانەوە یا لە زۆربەی بوارەکانی ژیانەوە خودکەفاییەکی هەبووە ئیکتیفایەکی ذاتی هەبووە. ئەتر لە بوارەکانی تریش و لە بواری کشت و کاڵیشە. بواری کشت و کاڵیش وەکو بوارەکانی تر هەموو ناوچەی هەورامان و خەڵکی هەورامان پەلی خۆیان هاوشتووە لە منتیقەکە لە هەردوو بوارەکان لە بواری ئاژەڵیش و لە بواری ڕۆکیشە پەلی خۆیان هاوێشتوو بێبەش نەبوونەوە. بەڵام بە حکمی ئەوەی ناوچەی هەورامان ناوچەیەکی شاخاویە کە لە منتیقەی شارەزوورەوە دەست پێ ئەکات نزیکەی 500 متر لە ئاستی دەریاوە هەتاکو ئەکاتە ناوچە کوێستانیە بەرزیەکانی کە نزیکەی 2900 متر کە لە ئاستی دەریاوە بەرزە وەکو شوێنێکی وەکو داڵانی وەکو هەسوون وەکو ئەم داڵانیەی منتیقەی زەڵم یا داڵانیەکەی لای منتیقەی تەیۆڵە ئەوانە ئەمە هەمووی هەردوو بوارەکەی تیا بۆ بواری ئاژەڵیش و بواری ڕۆکیش ڕۆکیەکە چ بواری دانەوێڵەیی بێ یا داری میوە بێ لە هەمویە بەشی خۆی هەبووە. اینجا منتیقەی هەورامان تەبعاً وەکو هەموو منتیقەکانی تر دیارە وەرزەکان دەوری خۆی تیا هەبووە. لە هەموو دیارە منتیقەی ئەمە وەکو خۆرهەڵاتی ناوەڕاست 4 وەرزی هەیە وەرزی هاوین و وەرزی پاییز و زستان و بەهار. بە تایبەتی ئەوەی کە کاریگەری هەوبێت لە منتیقەی ئەمە بڵێن لە زستانە لەبەر ئەوەی ناوچەکە ناوچەیەکی شاخایی بووە و کاتی خۆشی بەفرێکی زۆری تێدا باریوە. ئەمە لەوانەیە تۆزێ ئاستەم بوو بێ بۆ ئاژەڵداری بە تایبەتیە سروشتی منتیقەکە لە ڕووی قەتپاڵیەوە هاتوون لە ڕووی بەهارەوە دەست ئەکەن بۆ کۆکردنەوەی علەف ئاڵف بۆ زستان بۆ ئەوەی زستان لە وەختی بەفربارینەکە ئیسفادەی لێ بکەن بە تایبەتی بڵێن بۆ ئەوانەیان کە مەڕ و بڵێن ڕەشەوڵاخ و ئەمانیان هەیە.
ئەوانشیان کە بزنیان هەبووە هاتوون دارەکانیان بڕیوە گەڵابەرەکانیان ساڵانە بڕیوە لە پاییزا هەڵیان گرتووە بۆ ئەوەی لە کاتی بەفربارینە لەسەر بەفرەکە بڵاویان نەکردەوە ئەیانە بە بزنەکانیان بە تاوەتی ئەوانەی کە بزنیان یا چووکە بزن زیاتر چرۆ و گەڵا و گەڵای بەڕوو ئەو شتانە ئەخوا. ئەو ئاژەڵانەی لە بناوچەیەدا زۆرتر ڕائگیرێن بریتین لە بەرزەوڵاخ، ئەوانیش بە مەبەستی گواستنەوەی کەلوپەل و پێداویستی ڕۆژانەی گوتنشینان. هەروەها یەکێکی تر لە سەرچاوەکانی بژێوی ئەم ناوچەیە هاتوچۆی بازرگانی نێوان سنوورەکانە، ئەمەش لە ڕێگەی وڵاخەکانەوە ئەنجام دەدرێت. حاڵەتە مەسا تراکتۆر دەست نەگرن و مەساسە کەشی چان ئەو پەرهان لێژە لێژایە ئانم پەنەکاڵەها پێ ئەوسی ماشە ئەوسی کەرە ئانم پەنەکاڵە ئی لێژاشە پەنەکاڵ مەسا مەکینە مەگێرۆش ئەتی گەلێوە نەرمانەشا پەنەکەرو وڵاتە خزمەت چامشو کەری خزمەت چا زیاتر بوونە و مشو خزمەت چاکەری بەپا خزمەتەکەینەوە هەرمانە مەکەرە ئاوشێ سەرکوی ماچی مەسا گەرەکتا هێڵەنە هێڵەکی ملۆ مەسا واری گەر ماچی هۆرت سەری گەرەوە ماچی بەرێ ئاسە چات ژمارێ ماچی بەرێ ئاتە واری گێرەوە پاد وە کەلیمەیە تا ئی هێڵێ ڕێگوەکە واتە شەسێنێ شەسێ ڕێک بەرەو بە تەنافی بەرۆش واتە مەساین کەرێ پاسارە ئاسەر پاسارە مەسانە وەچین پاسارە سەر پاسارەکەیتە وێژ گێرەوە چە لێوەگەکە ئەلمانتە پێکەرەوە تا هەرمانە پێێتەوە کەرە چە زوانێرە پەرژماسی بارێ پەرژماشی هەرمانی کەرە پێێتەوە بەڵێ ئینێ گاوەسنە ئینێ یەرەقا ئینە شادەسە کۆشێنێ ئانە هەپەن ئانە مژاننێ ئینە جا هەچێگە ئینە دووە لە پەچێنێ احتیادا پەنە مەسافەی زاوکەمی یەرەقەیە مەساگەرەك بە 2 سانتیمی 20 سانتیمی چەند بڕۆ دووە لە پێشەکە وەشەکەری ئاچەڵەمی ئەسە ونەش نێڵەن و گانجەن و مەسابازە چێوێ فرێ وەدەکایشتنی چۆدیمە ئەگە تەماشەشکەری وەتۆ ئەو شوێنە کە تراکتۆر ناگرێ ئەو شوێنە کە لێژە مەکیلۆشتی بۆ ناڕوە ئەو بەگای فێڵی بۆ ناو ڕزەمێ و بۆ باز لێژایەیە بەگای فێڵ جارە سەگایی بوو ئەمیانمانی و بۆ ئەو یانێنە ئەوی تارمانی بۆ ئەو یانێنە بە سێگاییان پێوت بە سێگایی جوتیان نەکرد سێگا بوون بەڵام ئەو یانمانی بۆ ئەو یان خسە جێگاکەی ئەو بەڵام بسا وەش نەماوە ئەو سێگایە نەماوە وڵاتە باران باری تاک و مانگی پێنج ئەخیری مانگی پێنجیشان پێکرد لە مانگی 11ەوە مانگی 12 وابزان پەڵەیدا تێ دیشان پێکەم باکێڵان و مێوکاڵان لە ناو ڕزەمێوە و بۆ بازە شتی تریش ئەگەر بێت و باس لە سەرجەم ئەو فاکتەرانە بکەین کە کاریگەریان هەیە لەسەر کشت و کاڵ بە گشتی وە لە هەورامان بە تایبەتی دەتوانین ئەم پێوەرانەدا بەشکەین بۆ 3 بەشی سەرەکی کە خۆیان لە فاکتەرە سروشتیەکان و فاکتەرە مرۆیەکان و لەگەڵ فاکتەرە نەخۆشیەکان دەگرێتەوە کامانە هەریەکەیان لە هەر ناوچەیەکی دیاریکراودا کاریگەری تایبەتی خۆیانەیە لەسەر کشت و کاڵکردن لە ڕاستیدا کشت و کاڵ لە ناوچەی هێورامان بە شێوەیەکی گشتی بە هەموو جۆرەکانیەوە دەکرێت بۆ چونکە ئاوهەوایەکی هەمەجۆری هەیە ئەم هەمەجۆری ئاوهەوایش بۆتە هۆی هەمەجۆری هەم بەروبووم هەم بەخێوکردنی ئاژەڵ لە سەرجەم ناوچەکانی هەوراماندا لە ڕاستیشدا فاکتەرە سروشتیەکان گرنگترین و گەورەترین کاریگەریان هەیە لەسەر کشت و کاڵکردن لە ناوچەی هەوراماندا دەتوانین ئەم فاکتەرانەدا بەش بکەین بۆ کۆمەڵک بەشی تر کە خۆیان لە ئاوهەوا لەگەڵ خاک لەگەڵ بەرز و نزمی دەبینێتەوە ئەگەر باس لە بەرز و نزمی بکەین لە سەرەتادا دەبینین ناوچەکانی هەورامان لە ڕووی بەرز و نزمیەوە بەرز و نزمێکی زۆریان پێوە دیارە لە هەندێک ناوچەدا دەشتاییەوە هەندێک ناوچێکی زۆریشی ناوچەی شاخاویە کەمەش کاریگەری کردوتە سەر بەخێوکردنی مەڕووماڵات و هەم بوونی بەروبووم لە ناوچەکەدا بنمونە لە ناوچەکانی تێڵۆ و بیارەدا زیاتر ئەو دارانە یاخود باخداری دەکرێت بەهۆی بوونی ناوچەیەکی بەرز و هەبوو بەهۆی بوونی
بارانێکی زۆر لەو ناوچانەدا کە پلی گەرمی تا ڕادێک دێتە خوارەوە و هەندێک لە هەندێک ناوچەدا بە دڵنیاییەوە دەگاتە ڕادەی بەستن بۆیە زیاتر لەم ناوچانەدا داری مێو یاخود داری گوێز و بەواتایەکی تر بە شێوەیەکی گشتی باغداری دەکرێت دێنە خوارەوە بۆ ناوچەکان ناوچە دەشتایەکان لەم ناوچە دەشتایانەدا بە هەموو جۆرەکانی دانێوەڵی تێدا دەکرێت لە گەنم و جۆ و گەنمەشامی هەتا دەگاتە سەررجەم ئەو دانێوێڵە و سەوزە میوانش کە لەم ناوچەیەدا هەیە بەدی دەکرێت بەهۆی بوونی خاکێکی تێکەڵە و بەهۆی بوونی پلەیە کە پلەیەکی مامناوەندی هەیە تا ڕادێک دەتوانین بڵێن لە ساڵانە 1000 ملیم 300 بەرەوژوو تا دەگاتە 1000 ملیم باران لە ناوچەی هەوراماندا دەبارێت کامەش گرنگترین هۆکارە بۆی بڵێن هەموو بەروبوومەکانی خۆراک لەم ناوچەیەدا دەکرێت لە ڕاستیدا ئەگەر بێنە سەر ئاو هەوا بۆ خۆی ئەو هەوا فاکتەرێکی تری کاریگەرەکە دەبێتە هۆی بوونی کشتتوکاڵ لە ناوچەیەکدا بە هەردوو شێوەکەین تەمەن لە ناوچە شاخایەکانی هەوراماندا بە دڵنیاییەوە هەموو جۆرە ئاژەڵێک تێدا جۆرە ئاژەڵێکی تێدا بەخێو دەکرێت بەڵام لە ناوچە شاخاوەکاندا ئەو ئاژەڵانە بەخێو دەکرێن کە زیاتر بۆ خۆبژێویە واتە ناتوانین بازرگانی پێوە بکرێت بۆ چونکە سەختی ئاو هەواکە و ناوچەکە کاریگەری هەبووە لەسەر زیاتر بەرهەمێنان بۆ ئەوەی لە بازار ساغ بکرێتەوە بەڵام لە ناوچە دەشتایەکاندا تا ڕادەیەک ئەم بەراوردە کەمتر دەبێتەوە بەواتایەکی تر زۆرێک لە ساڵەکان بۆ بازرگانیکردن هەم بۆ خۆبژێوی و هەم بۆ بازرگانیکردنیش کشتتوکاڵ کراوە بنمونە گەنم بەرهەم دێنێ لە ناوچەکاندا چونکە خاکێکی بەپیتا خاکێکی تێکەڵی هەیە و هەروە ئاهۆیەکیش مامناوەندیشی هەیە کە ساڵانە زیاتر لە 300 ملیم بارانی تێدا دەبارێت هەندێک لە خێزانە هەورامیەکان لە کۆندا ویستویانە پیشەی ئاژەڵداری بکەنە سەرچاوی بژێوی ژیانیان ناچار گوندەکانی هەورامانیان گوێهێشتووە و گواستویانەتەوە بۆ ناوچە پێدەشتەکان وەک گوندی خەرپانی و خەریاڵان هەروەها هەندێک لە گوندەکانی وەکو یاڵامپێ و بانیشار و چەند گوندێکی تری هەورامان شوێنێکی گونجاویان هەیە بۆ بەخێوکردنی مەڕووماڵات و جۆرەکانی تری کشتتوکاڵ بە تایبەتی دانەوێڵە ئێمە وەختوشەنەکە ئاژەڵداری ماکردن وەڵێ ئانەیە کە لادەگێکی بارکردە ئاوەختە من فکرم بێ بەڵێ جێکویسانەکە و ئاژەڵداری ماکردن پێسە تەوێڵەی پێسە بیاری پێسە بەڵخەی پێسە و دەگاشێخانی پێسە و ئی بناریە گوڵپی نارنجڵەی حتا بناوە هێڵان پێ دەرەوە مەڕێ سەرگەتێ هانۆ دمنی هانۆ قوڵی خەرپانی دەرەشیشی تاوێرەی ئی دەشتا ئینێ ئاژەڵداری ماکردن بەڵام ئاژەڵداری ئاوەختیە ئاڵف شاچێک و کردنەوە ئەکسەریەت بخێرانێ شۆ لۆ شاکوان بەشش نەکردن بەڵام چێ ئاڵف شاکو کردنەوە زمسانینە بە ئۆڵاخ ئاڵفەکەشا بردنەوە چادانشە بە ئاژەڵەکەشە ئاژەڵداری ئاوەختی کویسانەکەەوە ناڕەحەت بێن بەڵام وەختێکە ئامێن مێرە ئێگە ئی دەشتۆ شارە دوورێ پێسە خارگەڵانی ئاژەڵداری ئێگەی ئاسانتر بێن ئاژەڵی وردێ چونکە ئیسە وەسایل پاسشەپنە ئامان پیا و فرە وژمەمان و دەستگێ هەنی ئاوەختەی دەستگێ نەبینی بەگاو ئێمە گەرەماکردن شەنە ماکردینە بە کەمووەچن سەر و خەرمانیەوە تا خەرمان ماهۆرگرتن ئاوەختی تۆ گاوی بێنێ بە ئۆڵاق ئێمە جاوەختێ ئاڵڤارێنمێ کرێنمێ کانەرێ کرێکار گێرێنمێ بەڵام ئەکسەریەت و ئاوەختی ئێمە گیوا و بڕێنمێ بە کەرنتوو ئێرانیە ئێنێ گێرێنمێشە یا وێمە گەل کرێنمی بە گەل ئارۆ گزرە بڕێنمی پێێتەوە دەکەرنتوی یا پنج کەرنتوی یا یەرێ کەرنتوی یا چوار کەرنتوی سەبای بڕێنمی پەیوتەری هەر وەختێ تەڕوو تووشی بێ چاگە نەزیێ چونکە چاگە بەعازێ شرۆ بێ وەری چێگە نەبێ ئیسە پێسە بەلووی ئی منتەقە بەلوژ نییە بەڵام ئێمە ئاکاتە کە چێگە ئاژەڵدانیما دەستپەنە کردۆ ئاوەختە گردیانی و هی تێژوێ هی تۆ گاوی بێ بە گاوی تەکەری بە گاوی جاڵفەکەی کوێ بە درەوانیش درەوەگەری نەک بە دەڕاستێ بە درەوانی درەوەگەری وە خەرمانێش پێ دروستکەری لێوە هەکە هەواگابیێ ئی گەنمێ ئارێوە دلی خەرمانیە ئی ئاڵفە شێگە وەختوێ چەنە کۆکریەوە بەرێنیش پێ کویسانەکەی بە ئۆڵاق بەرێنش بە خەرار بێ
بە هەسەرە بەرێنیش بە کویسانەکەی بەڵام ئیسە تۆبۆگرافیا و سروشتی هەورامان وا هەڵکەوتووە پلەی گەرما بۆ ماوەی زیاتر لە 5 مانگ زۆر نزم دەبێتەوە بۆ ژێر پلەی 0 سەدی لە کەش و هەوایشدا گژوکیان ناتوانێت گەشە بکات. زۆربەی کاتەکان ئەم ناوچەیە بە بەفردا پۆشراوە. ئەمە ژوا دەکات هیچ شوێنێک نامێنێت بۆ لەوڕاندنی ئاژەڵەکان. دەبێت بە درێژایی ئەو ماوەیە ئاژەڵەکان لە ناوگۆڕ و شوێنی گونجاو دابن بە مەبەستی دابینکردنی ئالیکی پێویست بۆیان دیاراماش تێچوویان زۆر زیاد دەکات و قازانج سەریمایە دەخوات. بەمانایەکی تر ناوچەی هەورامان گونجاو نییە بۆ بەخێوکردنی ئاژەڵ. ئەمە شوای کردووە ببێتە هۆکارێک بۆ دوورکەوتنەوە لە ژیانی شوانکاری و دروستبوونی هۆز و ژیانی کۆچەری. جگرافیای ناوچەکە وای کردووە زۆرتر خەڵکێکی پیشەگەر و دەستڕەنجینیان لێ دەربچێت. تەمان هەورامان بەگشتی ئەگەر باسێک لە سنوورەکەی بکەین وەکو پێشەکیەک باسێک لە سنوورەکەی بکەین پێم وایە لە سنەوە دەست پێ ئەکا لە خۆرهەڵاتەوە هەتاکوێتەوە منتیقەی شارەزوور لە خۆر ئاواوە لە خواریشەوە لە منتیقەی کرماشان و جوانڕۆوە دەست پێ ئەکا هەتاکو ئەچێتەوە منتیقەی مەریوان. تەمان ئەمە قسمێکی ئەکەوێتە کوردستانی عێراقەوە و بەشێکیشی ئەکەوێتە کوردستانی ئێرانەوە. ئەوەی کە لێرە ئێمە مەبەسمانە زیاتر ئەو بەشەیە کە ئەکەوێتە کوردستانی عێراقەوە دیارە منتیقەی هەورامانیش وەکەوەی کە دابەشیان کردووە هەورامانی لهۆنەوە هەورامانی تەختە و لهۆنی عێراق و لهۆنی ئێران و شامیان و ژاوەڕۆ و هەورامانی ڕەزا و وەکو بەشکردنەکە. بەڵام زیاتر ئێمە کە ئەگەر مەبەسمان بەشە کشت و کاڵیەکەی بێت تەمان ناوچەی هەورامانیش وەکو هەموو ناوچەکانی تر دیارە بە تایبەتی ناوچەی هەورامانیش لە زۆربەی ڕوانگەکانەوە یا لە زۆربەی بوارەکانی ژیانەوە خودکەفاییەکی هەبووە ئیکتیفایەکی ذاتی هەبووە. ئەتر لە بوارەکانی تریش و لە بواری کشت و کاڵیشە. بواری کشت و کاڵیش وەکو بوارەکانی تر هەموو ناوچەی هەورامان و خەڵکی هەورامان پەلی خۆیان هاوشتووە لە منتیقەکە لە هەردوو بوارەکان لە بواری ئاژەڵیش و لە بواری ڕۆکیشە پەلی خۆیان هاوێشتو بێبەش نەبوونەوە. بەڵام بە حکمی ئەوەی ناوچەی هەورامان ناوچەیەکی شاخاویە کە لە منتیقەی شارەزوورەوە دەست پێ ئەکات نزیکەی 500 متر لە ئاستی دەریاوە هەتاکو ئەکاتە ناوچە کوێستانیە بەرزیەکانی کە نزیکەی 2900 متر کە لە ئاستی دەریاوە بەرزە وەکو شوێنێکی وەکو داڵانی وەکو هەسوون وەکو ئەم داڵانیەی منتیقەی زەڵم یا داڵانیەکەی لای منتیقەی تەیۆڵە ئەوانە ئەمە هەمووی هەردوو بوارەکەی تیا بۆ بواری ئاژەڵیش و بواری ڕۆکیش ڕۆکیەکە چ بواری دانەوێڵەیی بێ یا داری میوە بێ لە هەمویە بەشی خۆی هەبووە. اینجا منتیقەی هەورامان تەبعاً وەکو هەموو منتیقەکانی تر دیارە وەرزەکان دەوری خۆی تیا هەبووە. لە هەموو دیارە منتیقەی ئەمە وەکو خۆرهەڵاتی ناوەڕاست 4 وەرزی هەیە وەرزی هاوین و وەرزی پاییز و زستان و بەهار. بە تایبەتی ئەوەی کە کاریگەری هەوبێت لە منتیقەی ئەمە بڵێن لە زستانە لەبەر ئەوەی ناوچەکە ناوچەیەکی شاخایی بووە و کاتی خۆشی بەفرێکی زۆری تێدا باریوە. ئەمە لەوانەیە تۆزێ ئاستەم بوو بێ بۆ ئاژەڵداری بە تایبەتیە سروشتی منتیقەکە لە ڕووی قەتپاڵیەوە هاتوون لە ڕووی ئێمە کە ئاکاتە ناوچەکانی یاڵامپێ و بانیشار و هانەی قوڵ ئەم ناوچانە لەبەرەوەی زەوی بەراویان نییە زەوی بە پیتیان نییە بۆ باغداری تەنها ئەتیمادی سەرەکیان سەر بەروبوومی کێڵگەیی و جۆرەکانی
دانەوێڵە لەگەڵەوەشا بەروبوومی کێڵگەی. ئەوەی هەورامیەکانی پێناسراوە ئارامگری و ژیری و داهێنانیانە، هەروەک چۆن لە ڕابردوودا ئەوەیان سەلماندووە لە ئێستاشدا بەرهەمی قارچکەکەی دکتۆر ئاسکەندەر سەلمێنەری ئەو ڕاستیانن کە تاکە پرۆژەی مۆدێرنە لەو بارەدا. لەچەو ئەو پرۆژە کشت و کاڵانی لە ناوچەکەدا بنیاد نراون، ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە نایابەکان و سەرنجی زۆرێک لە میدیاکانی ڕاکێشاوە، بەردەوام کاری لەسەر دەکەن. ئەم پرۆژەیە تاکە پرۆژەیە لە ناوچەکەدا کار لەسەر بەرهەمێنانی قارچ بکات، بە پێیوتەی خۆی یەکێکە لەو خەونانەی خەڵکی هەورامان بە دوای داوێڵ بوون. هەورامان کە خۆی ناوچەیەکی سارد و سەخت و ناڕەحەتە، هەورامیەکان هەر زوور بیریان لەوە کردوێتەوە کە حتا ئەگەر خانوویە بکەن لە شوێنێکان بیکن کە هەوا نەیگرێ، کە شوێنێک بێ زۆر هەوا نەیگرێ و سەرما تەسیری لێ بکە، ئللا چوونەتە لاپاڵێکەوە بۆ ئەوەی ئەو شوێنە هێمن بێت، کب بێت، مات بێت. هەورامان هەر لە دەزڕێنگینیانەوە، لە کلاشترینەوە، لە شام دروستکردنەوە، لە پێستە دروستکردنەوە، لە ئیتر شتەکانی کەوە داهێنانی خۆیانیان کردووە، پێویستیان بە هیچ شوێنێک حتا جاران بەس پێویستیان بە چا بوو. ئێمە بیرمان دێ کە ئەیانوە بەس چامانە، چایش ئیتر ئەوە بوو لە شوێنانی کەوە دەهات. ئێمە کە مناڵ بووین ئەچوین بۆ شاخەکان، خۆتان ئەزان شاخەکان یانە سەختە بە کێوەکانەوە، یانە شاخەکان کوێستانەکان بە تایبەت بە بەهارانە کە ئەڕۆیشتین هەر یەکەمان ئیتر ئەنواع گیای تازە سەری دەردێنا، بەڵکو زیاد لە 360 جۆر هەزار گیا هەیە لە عالەمە کە ئەچوین ئەو جۆرە گیایانەمان دەست دەکەوت و ئەمانێنایەوە. خۆتان ئەزانن هەرچی دەرمان هەیە کە دروست دەکرێت لە سەتی لە گیا دروست دەکرێت، لە جۆرە ڕووەکەکان دروست دەکرێت. و ئەم قارچکەش کە ئێمە لەگەڵ ئەوەشا کە قارچی کەمان دەست دەکەوتووە، ئەمە وامان نەزانی بەرخێکمان دەستکەوتووە، شتێکی گرانبەهامان دەستکەوتووە کە ئەمان هێناوە لە ماڵ بۆیان سوورەکردنەوە، ئەمان خوارد، خۆشترین خواردن دەرەچوو. من هەر لەو کاتەوە خولیای ئەمە بووم، بیرم لەوە کردەوە کە پرۆژەیەکی قارچک دانێن. قارچی ئەلحەمدولیلا کە وتمان ئەمە یانێ ئەم قارچکە دەوڵەمەندە بە پرۆتین، 100 گرامی مقابل بە 10 هێلکەیە، 100 گرام لەو قارچکەیە زانستیان مقابل بە 10 هێلکەیە کە ئەمەمان دانا. و هەروە گوتم کەشوهەوای هەورامان و پێنجوێن و قەندیل و بەڵکو حتا ئەچیتە زاخ و دهۆک و ئەو بابەتانە هەمووی یەک خەتی ئیستیوائیە. ئەمە هەمووی گونجاو بۆ ئەم جۆرە قارچکانە، چونکە ئەم جۆرە قارچکە ئەمە لە پلەی 16 هەتا 25 دەوێت، بە تایبەت کە 16 بێت زۆر زۆر گونجاو و زۆر ڕێکوپێکە کە ئەم پرۆژەمانە کرد. و زۆر زۆر یانێ ئەلحەمدولیلا بەرەکەی باشە. و زۆر جار لە کەناڵەکانە هینی ئەوەمان کردووە کە تەشجیعی خەڵکەکەن بێت داینێت، چونکە هەروە گوتوان بە تایبەت ئەم ناوچانە وەکو ڕانیە و پێنجوێن و کەلا هەورامان و قەندیل و ئەمانە گونجاوە بۆ ئەم جۆرە قارچکانە، لەبەڵ ئەوەی هەواکەی زۆر زۆر گونجاوە. ئەگەر سیرێکی ناوچەی هەورامان بکەین سەرباری باغداری و بەروبوومی کێڵگەی، ئەبینین چەندین پرۆژەی گرنگی وەکو پرۆژەی گاوداری، پرۆژەی بەخێوکردنی پەلەوەر، هەروەها پرۆژەی بەرهەمێنانی قارچک خەریکن. لە سنووری ناوچەی هەورامان بە بیارە و تەوێڵە و خوورماڵ و بە تێگڕای ناوچەی هەورامان 5 پرۆژەی بەخێوکردنی ئاژەڵ هەیە، پرۆژەی گاوداری لەگەڵ 3 پرۆژەی بەخێوکردنی پەلەوەر، هەروەها پرۆژەیەکی بەخێوکردنی ماسی، پرۆژەی بەخێوکردنی و ئینتاج و بەرهەمێنانی قارچک. ئێمە وەکو بەشی کشتتوکاڵی خوورماڵ لەگەڵ بەشی کشتتوکاڵی بیارە کە سەر بە بەڕێوەبەتی کشتتوکاڵی پارێزگای هەڵەبجێن، هەمیشە لە هەوڵا بووین باشترین خزمەتگوزاری بۆ جوتیارانی ناوچەی هەورامان و شارە زۆر دابین بکەین. سەبارەت بە بەشەکەی تری هەورامان لە ڕاستیدا ئەمە ئاوهەوای دەریای ناوەڕاستی نیە، جیاوازە ئاوهەواکەی.
بۆ چونکە لە ڕاستیدا زستانانی زۆر سەختە و هاوینانیشی تا ڕادەیەک مامناوە دووفێن کەم کە ئەمەش ئەم جۆر ئاهۆیە گونجاو نییە بۆ هەموو جۆرێک بەروبووم هەم بە بەروبوومی خۆراکی و هەم بە خێوکردنی کشت و ئاژەڵیش ئەفەن لەبەرەوە لەو ناوچانەی تەوێڵا و گوندەکانی دەوروبەری بیارە هەموو ئەم ناوچانە زیاتر باخداری دەکرێت باخداریەکەش دەتوانێت سوودی لێوەربگیرێت دەتوانێت بنێردێتە دەرەوە بنمونە بەرهەمی گوێزمان هەیە کە زۆرێک لە هەموو ساڵەکاندا دەتوانێت زیاد لە پێویستی خۆیان بنێرنە دەرەوە وهروەها هەموو بەروبوومی مێومان هەیە واتە داری مێو ترێمان هەیە کە بەرهەمەکەی دەنێرێتە دەرەوە بەڵام سەبارەت بە خۆراکیەکانی تر دانەوێڵەیەکان و هەروەها بەخێوکردنی ئاژەڵ کەمتر سوودیان لێوەردەگیرێت بۆ ئەوەی کە لە ئابووری دەرەوەدا سوودیان هەبێت. پێکاتەی سروشتی کوردستان پێکاتەیەکی هەمەڕەنگە و هەر ناوچەیەک بە بەرهەمێکی کشتتوکاڵی باڵادەستە چۆن لە بواری کللتوری و زمان و ئایندا هەمەڕەنگ و تاوکەری یەکترن ئاواش لەم بوارەدا هاوکار و تاوکەری یەک من شاڵی وم نەمێوەێ ئەجا خێزێ باڵاو توێ بخوا پاسێ دیاوەرە وەی کەری وم ڕەنجێ